وڵی هەتا ئێستاکە ملاکەمە لە کوردستان زۆر کەم بوو یاری مشتە کۆڵا بەڵامەوە فترەکە یعنی اهتیمامی پێدەدرێ لەلایەن ئیتیحادی کوردستان و لەلایەن منەزەمەکان و ئێستا کە ژەوتی ئیتیحادە لە کوردستان کرایتەوە بۆ بە قوتکردنی یاری مشتە کۆڵە ملاکەمە یاری مشتە کۆڵاوەش چەند نادیە کە بەشداریان کردیا بۆەوەی بەرەو پێش بچیتن زیاتر ملاکەمە وەک شارەکانی خواروی عێراق ئەوە خواروی بەغدا و بەغدا تا ڕادەچی یعنی پێشکەوین